بقدرتن لەمارەکان هەمووتان قوت گەشتەوە ناو خانووەکان بەخوا زیڕەی ژن و منداری ئەو خانووە دنیای هەرگرت بوو. زۆر عازێت باوکمیان نا باوکمیان بەڕاکێشان دەرکردە دەرەوە. قوربان ئێوارە ئێمە بە تەمای ئەوە بوون خەرکەکە فتار کاتەوە ڕەمەزانە عالەم هەمووی بە ڕۆژیە کاتێک لە گروپدایان گر گوتیان جێیش دەوری گەڕەکی گرتووە بەخوا گەنجەکان نازانم چۆن تکەکنانیان خواریان کەس چایشی نەخوارد هەمووی هاتن يعني لو ناو خانووەکان بزانین چی هەیە دوایی هەتا درێنگ گوتیانەوە چوونە لای محافظ کێشەکەی حەل کردو هیچ لە گۆڕێنمایە لەخوا بە زیاد بی سعات 3 شەو قوتەکە هاتەوە دیسان لە گروپدایان گرتەوە گوتیان بگەڕێن دەرچن لەمارەکان هەمووتان قوت گەشتەوە ناو خانووەکان بەخوا زیڕەی ژن و منداری ئەو خانووە دنیای هەرگرت بوو من کوڕەکەم لێرە بوو تەلەفۆنم لەگەری کرد فیزاحیان دنیای هەرگرت و بەس زمانانە چی بکەین ئێمە سارانە هەموو سارێک 6-7 جارە هامان لێ دەکەن لەوەتی لەو خانوانە یەکەم جا هاتین بۆ ئێرە هەمویان لەسەر باوکم کۆ ببوونە زۆر عازێت باوکمیان نا باوکمیان بەڕاکێشان دەرکردە دەرەوە قسەی ناخۆشیان ئەکرد قسەکانیان زۆر ناخۆش بوو هینە ئەنجا کە عزێتیان باوکمەدا پاڵیان بە ئێمەوە ئەنا زۆر پاڵیان بە ئێمەوەە بە پاڵیان بە پورمەوە ئەنا ئێمەیان دەر نەکردە دەرەوە وەک باوکم ڕامان کێشن بەس بە وتن ئەیان وت بچنە دەرەوە.